ئاژانسی ناسراو بە ڕوانگەی جیهانی بۆ وەڵامدانەوە بە قەیرانی سووریا لە راپۆرتی نوێیدا ئاماژە دەکات کە لە ساڵی 2015 زاینیدا توانیویانی یارمەتی بە 1,100,000 کەس بکەن کە زیاتر لە 630,000 کەسی منداڵن. بەڵام دۆخی دەستڕاگەیشتن بە پناخوازان و کەسانی بێدەرەتان لە پلەیەکی گەلێک بە گرفتدایە و ناوچەی دەستڕاگەیشتن بۆ گەیاندنی یارمەتیەکانی مرۆڤایەتی هەروە دێ بچووکتر دەبێتەوە وەک بەڕێوەبەری ئەو ئاژانسە باسی دەکات. هیچ جێگایەک نەماوە بچی بۆیە ئەو ناوچانەی خەڵک پەنای بۆ دەبن بچووکتر و بچووکتر دەبنەوە، بەڵام ئەو ناوچانەی لێنێوان ئەو شوێنان هەڵکەوتون هەروە گەورەتر دەبنەوە و ئێمە لێرەدا سەبارەت بە پیاوان، ژنان، منداڵان و بە ساڵادا چوان دەدوین. هەر لە بەشی وەڵامدانەوە بە قەیرانی سووریا کارگێڕی ئەو بەشە کۆمەڵە پێشنیازێکی هەیە بۆ ئەوەی مسۆگەری بکەن کە ئەو کەسانی پێویستیان بە یارمەتیە بتوانن کۆمەجیا بکەن، وەک خانمی فرانسیس چارلز لێرەدا ڕووی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. ئێمە دەبێت داوا بکەین کە هەموو لایەن و هەریەک لە ئەو وڵاتانەی کاریان لەگەڵ دەکەین بەڵێندار بە قانونی نێونەتەوەیی سەبارەت بە مرۆڤایەتی بن و مسۆگەری بکەین کە ئاکامی نالەبار نێتە دی. هەروەها دڵنیابین کە شێوازێک بۆ دانی یارمەتی لە گۆڕەدا بێت کە ئەوانەی پارەبەخشن بەڵێندار بە بەڵێنی خۆیان بن. یەکێک لە وڵاتانی کە دەتوانێت لەدانی یارمەتی بە پەناخوازان نەخشیە بێ حکوومەتی تورکیایە، چونکە هاوسنووری سووریایە و هێزەکانی کورد لە سووریاش دەگرێتەوە، وەک خانمی ئێرن لە ڕێکخراوەکانی ناحکوومەتی پێشنیار دەکات کە زیاتر لە 52 ڕێکخراوی نێونەتەوەیی بۆ یارمەتیەکانی مرۆڤایەتی بە سووریا لە خۆیدا کۆ کردوێتەوە. کارکردن لەگەڵ دەسەڵاتدارانی تورکیا بۆ ئەوەی بە فەرمی هاوکاری خۆیان بۆ دەستڕاگەیشتن بە سنووری تورکیا زیاتر بکەن، واتە ئەو شوێنەی ئێستا لە باکووری سووریا لە کۆنتڕۆلی کورداندایە و هەروها بەشداریکردنی هاوپەیمانانی کورد بۆ ئەوەی دەستەبەری پاراستنی ئەو شوێنانە بکەن کە یارمەتی مرۆڤایەتی بە هەرێمی ئەواندا تێپەڕ دەبێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە کۆنفرانسی پێکهاتوو لە لەندەن بەڵێنی 11 میلیارد دۆلار یارمەتی بۆ کاروباری مرۆڤایەتی بە سووریای لە ساڵی 2016 داوە. سەلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.